بەهار مەجید لە شاری سلێمانی چارەسەرکاری سروشتی میزاجناس کەڵەشاخ گیادەرمان و کار و ئیشەکانی ئێمە لەم شتانەیە خۆی ئەبینێتەوە الحەمدولله نەجاحێکی باش و سەرکەوتنێکی باشمان بەدەستێناوە. من 7 بۆ 8 ساڵە لەم وارەیە کە بەردەوامین ئامانجەکەیشمان پێش خۆمان خزمەت بە خەڵکە و سواسی ئەو کەسانەشەکەم یەک بە یەکیان کە یارمەتی دەری من بوون هەندێ چارەسەرمان هەیە بە کەڵەشاخ ئەتوانین بکەین و هەندێکی تریشمان بە گیادەرمانی و هەندێکمان هەیە بە زەید بەڵام لە کۆی ئەمانەیە هەندێک کات شتەکان گشتگیرن ئەتوانی لە یەک نەخۆشیە لە هەموو شتەکانی بۆ بەکار بهێنی بۆیە زووتر باش بێت و بۆ نەجاحەتەکە زووتر وەری بگریت. ئەکید ئەمە شتێکی وا ئاسان نییە ئێمە تەعاملەکەین لەگەڵ ڕوحەکانە ئەگەر شارەزایەکی تەواوت نەبێت ناتوانانی ئەوەش بکەی بەڕاستی لەبەر ئەوە ئێمە دەوراتەکان کە بینیومانە لە هەر دەورەیەک و الحەمدولله زیاتر پێشچوین بەڵێ دەوراتمان دیوە دەورەمان هەبووە بەردەوام بۆ تا نزیکی 2 مانگ دەوراتمان هەبووە بە هەفتە بە چەند ڕۆژ یعنی هەر یەک لەم دەورانە مرۆڤەکان بەرەو پێشتر ئەبات زانیاریی تریان پێ ئەدات زیاتر چالاکتر ئەبن بەرەو پێشتر ئەچن و بەنسبەت یاکانیشەوە ئەکید لە گیە کە ئێمە ئەتوانین بڵین چەند چارەسەرێک هەیە چەند ئیشێک ئەکا گیەک ناتوانین بڵین تەنها ئەم گیایە یەک ئیشمان بۆ ئەکات بەڵام گرنگ ئەوەیە بیدۆزیتەوە ئەم گیایە چی ئەکات بۆ چی بەکاردێ لەو کاتیش کە باسی گیاکە ئەکەین ئەمە چەند باشە بۆ ئەو کەسانە چۆن بەکاردێت ئەبێ باسی زیانەکەیشی بکەین بەڕاستی ئێمە لە چەند شتێکە خۆمان بینیوەتەوە ئەو بابەتانەی کە ئیشیان لەسەر ئەەکەین من خۆم زیاتر لایەنی جوانکاری خانمانم گرتووە لە مەجالەکانی قۆڵۆن قەبزی غازات ئیش ئەەکەین باشترە بڵێم ئیشەکەی ئێمە زۆر زیاتر لەسەر پێست ئیشەکەین و قێژ برژەنگ برۆ و دواتر هەندێک چارەسەریشمان هەیە وەکۆی کە عەرزمکردن ئەکزیماکە و قۆڵۆن قەبزی غازات. لە ئێستەیە کە ئەیبینین الحەمدولله لەبەر چاوە شتەکەم کە خانمانیش لەم ڕێگەیە زۆر ئەبیندرێن سواز بەخوای گەورەوە خانمانی زۆر چالاکمان هەیە زۆر زیرەک سواز بەخوای گەورە ئەتوانم بڵێم پشتیان پێ ئەبەستین ئەتوانی پشتیان پێ ببەستێ و ئێمە وەکو عەرزمکردن لە کۆمەڵی ڕۆژناسان یارمەتیدانمان هەیە بەڕاستی و هەندێک کەسیش هەیە مرتاحە بەلای ئێمە ئێستا خانمێک دێتە ئێرە ئیشەکەی بۆ ئەەکەین مرتاحە بەوە کە لە لای خانمێکی تر ئیشەکەی بۆ ئەکرێ و الحەمدولله لەسەر ئەو شو کە ئەبینێ نەجاحی ئیشەکەی باشە پێی باشترە وەزائیدەن گەڕانەوە بۆ سروشتیش ئەگەر بڵین بچیتە قوڵایی مادە کیمیایەکانیش هەر لە گیاکان دروست ئەکرن بەڵام چکە بە فلتەرێکی زۆرە ئەڕوات ئەنجە ئەگاتە ئەو قۆناغا بەڵام ئێمە ئەتوانین بڵین شتەکانی فرێشە باش بنمونە گیاک ئیسفادە لێ ئەەکەی ئەکرێتە ناو ئاوێکی گەرمەوە سەری ئەنێتەوە ئەمە پێی ئۆترێ فرێش کە ئیسفادەکەی ڕاستە و خۆیە چونکە بۆچی شلەمەنی و ڕاستە و خۆ ئەگا بەجەسم مۆزوو ئەەکەی کە بە دوواداچوونەکە ئێستا من ئیشم بەم بابەتەیە لەبەر ئەوە من بە دوای ئەچم بەس کەسێکی ترکە ئیشی ئەمەنیە لەوە ئەچێ لە هەر لە ئێستا کە وەرزی سەیرانە ئەچێتە دەشت و جەوێک بگۆڕێ ئەو گیایی کە من زۆر گرنگە بەلامەوە کە بە دوایە ئەگەڕم بەتاسەوە خۆشم ئەوێت چونکە ئیشم لەسەری کردووە کەسێکی تر لە پەنایەتی هەر هەست ناکە واستانێ هەر شتێکی ئاسایی و لەویایە لەبەر ئەوە گرنگی پێدانەکە ئەو کەسێکە ئیشی بەشتەکەیە نەک بۆ ئام هەرچەند سروشتەکە بۆ ئام هەر جوانە بەس مەوزوعەکەوی کە تا چەندێک ئیشی لەسەر ئەەکەیت دروستکردنی شتەکانیش جیاوازن بنمونە زەیتەکان شێوازی خۆیانیان هەیە کرێم شێوازی خۆی هەیە و لە هەر گیایەکیش ئێمە ئەتوانین بۆ بنمونە ئێستا مادەمان هەیە بۆ جوانکاری ئیسفادی لێکەین و هەر لە هەمان مادە
ئەتوانین بۆ نەخۆشەکە ئیسفادەی لێ بکەین. بەنسبەت کێشەکانی خانمانەوە ئێمە ئەتوانین لە چەند شتێک سودمەند بین. یەکێک لەوانە مەریەمێ، یەکێکی تر لەوانە بەردەخۆش، و یەکێکی تر لەوانە ڕازیانە و زائیدەن شاڕیحانە یاخود لاڤێندەر. ئەمانە لە هەر یەکێکی شتێکی زۆر زۆر نۆرماڵە ئەتوانیت یەک کەوچکێکی چا بکەیتە ناو کوپی ئاوی گەورە، نابێ کوپەکەی بچوک بێ، سەری بندرێتەوە تا سارد دەبێتەوە و دواتر ساردیەوە بپاڵەوێت و بخورێت. ئەمە ئیسفادێکی باشی لێ ئەکات. حەز ئەەکەم یەک ئاماژە بدەم بە ڕازیانە کە زۆر باس ئەکرێت. ئەم ڕازیانە سوودێکی زۆری هەیە، هیچ زیانێکی نییە، هەر چۆن ئەخورێت هیچ مەشاکیلێکی نییە. بس بەڕاستی من حەزەکەم ئاماژە بەمە بم بۆ ئەو خانمە بەڕێزانەی کە ئەم شتانیان بیستووە. بەڕاستی ئێمە هەرچەند ئەم شتانە سوودیان هەیە، بەڵام زیاد خواردنیشی زیانیان هەیە. لەگەڵ ئەوی کە زیاد خواردنی زیانیان هەیە، ئەو کەسێک کە ئەم ڕازیانە بە بەردەوامی بخوات هۆرمۆنی شیری بەرزەبێتەوە و هەیشمانە خۆی هۆرمۆنی شیری بەرزە. بس لەبەر ئەوی کە بیستێتی ئایا ئەمە شتێکی زۆر باشە ئیسفادەی هەیە یاخود بۆ غازات یا ئەمە یان بۆ هۆرمۆنات، بەبێ ئەوەی هیچ زانیاریکی تری لەسەری هەبێت دەست ئەکا بە خواردنی ئێتۆ هۆرمۆنی شیرت بەرزە لەولاوە، ئەمەش ئەوەی تر بەرزیەکاتەوە، واتە تۆ ئیشەکەت لە خۆت تێکداوە نەک باشی بکەیت. لەبەر ئەوەیە بێت زۆر ئاگاداریانە چارەسەری شتەکانیان بکەن، ئەتوانێت لە ماڵەوە چارەسەر بکات، بەڵام بە ڕێگەیەکی زانستی. پێش ئەوەی کە هەر کەسێک بێوە کەسێکی بەرامبەر پێشگیری بێ، بێجارەکە کەسەکە خودی خۆی هەبێت. وە بەنسبەت ئەوەی شەوە من ئەمە بە هەر کەسێکی ترم کە تازە دەستی داوەتە ئەم ئێشە وتمە لە خزمەتە بۆ فێربوون وەرە ڕۆژانە لەلای ئێمە یارمەتی دەرتەبین. بەڵام خۆی ئەمەش یاسا و ڕێسای خۆی هەیە. ئەو کەسێکە ئەبێ داخلینە و کۆمەڵی ڕۆگناسان بوو بێ و دەوراتی دی بێت و بە چەند فلتەرێکە ئەڕوا، ئەو دواتر کە کەوتە سەر ئەوەی کە بێوێ مەکانێکی هەبێت دروستکردنی هەر براندێک بێ بۆ خۆی، هەموو کاتێک بە هەر کەسێکم وتە دەستی کردەوە بە ئیشەکە وتمە لە خزمەتم وەرە بۆ لای ئێمە دڵنیا بە یاریتە دەرتەبین. بەنسبەت ئەو شتانەی کە ئەبینم لێرە و لێوێ بڵاو ئەبێتەوە بەڕاستی بەکارهێنانی لە شتەکانە وەک پێشتریش ئەرزەمکردن باسی سوودەکەی ئەکرێت. احترامم هەیە هەندێک هەیە تەنها خۆی بیستوێتی کە ئەم شتە بە سوودە ئەی هێنێ بۆ بەرزبوونەوەی پەیجەکەی خۆی وە کۆمەڵێ شت دای ئەنێت ئەمە ئاوە باشە ئەی زیانەکەی باش. هەر بە نمونە جاترا سوودێکی زۆر زۆری هەیە، یعنی ئەگەر من بڵم باسی سوودەکانی جاترە بکەم لە ئێستا هەتاوەکو 2 سەعاتی تر ناتوانم حەقی نێوەشی بدەم، ئەوەندە سوودی هەیە. بەڵام جاترا لە کاتێکا کە ئەخورێت بە گەرمی زەخت دابەزێنێت، مەبەستم چای جاترێ کە ئێمە خۆمان ڕێنمای ئەدەین بە خەڵک، یەک کەوچکی قاوا بکەنەوە کوب ئاوی گەرم سەری بنێرەوە تا سارد دەبێتەوە. دواتر ئەگەر کەسەکە زەختی دابەزێ پێی ئەڵێن تەواو سارد بوویەوە لە دوای ژەمە خۆراکیەکەت بیخۆ، و ئەگەر کەسەکەش زەختی لەگەڵا ئەتوانین بڵین کە پاڵاوتێت کەمێک بە شیلەتیانی پێشنانیش بیخۆ. ئەم جاترە سوودی هەیە بۆ مەشاکیلەکانی ڕێڕەوی هەرس، ئیسفادێکی زۆری هەیە، بەڵام ئەویش ئەبێ بە ڕێژەی بخورێت چونکە دووبارە زیانی خۆی هەیە، بۆیە بە بەردەوامی ئەبێ ئاگادار بین. بۆ بەکارهێنانی زەیتەکان هەندێکمان هەیە پێستی چەورە زەیت بەکارهێنێت تا بەیانی ئەڵێ بەنمونە وتوانە زەیتی زەیتون شتێکی زۆر باشە بۆ پێست ئیسفادەی لێەکەی، تۆ پێستت چەورە تا بەیانی ئەم زەیتی پێوە ئەوێت لە جیاتی ئەوەی کە ئیسفادەی هەبێ زیانیشی هەیە بۆت. لەبەر ئەوە تۆ ئەگەر هەر حەز ئەەکەی مەساجێکی ڕۆخسارت بکەی بە زەیتی زەیتونەکە بهێنە بە زەیتی زەیتونەکە مەساجێکی بکەم نیم سەعات پێوە بێت، لە دوای ئەوە سەهۆڵ بەکار بهێنە بۆ سەر ڕوخسارت و بێ دەموچاوەکە بشوارێت. لەبەرەوە بێ ئاگادار بین هەر شتە لە جێی خۆی بە ڕێژەیی بەکارهێنانەکانیان وەزائیدن لەکوێ بەکاری ئەهێنی مانەوەی ئەو بابەتە چانەیە بە ئینسانەوە. ئەم شاڕیحانە هەستەکەم ونە لەناو خۆمانە، ئەمە لاڤێندەر
ئەتوانین ئێمە بە چەند شێوازێک بەکاری بهێنین. شاڕیحانە ئەتوانین بە شێوازی تەبەخۆر هەڵم بەکاری بهێنین بۆ جوانکاری خانمان و ئەتوانین زەیتەکەی بەکاربێنین بۆ ڕوخسار وەزائیدەن ئەتوانین خۆی بکەینە پاودەر و لەگەڵ گوڵەبەی بوون بە یەکسانی شەوان ئەم دوانە بخورێتەوە بۆ ئارامی مێشک خەوهێنەرە بە شێوازێکی ئیسراحەت نەک خەوهێنەرێکی کەسەکە بێتاقەت بکە و زۆر زۆر خەوی بێت بە پێچەوانەوە زۆر زۆر یاریمەتی دەرە و بۆ زاکیرەش باشە. ئەو خانمە ئەزیزانە هەر لە ناو ماڵی خۆیە لە ناو مەتبەخەکەی خۆیە ئەتوانێت بابەتی جوانکاری پێک بێنێ بۆ خۆی. طبعاً ئەمە ئاوی لەبانە ئێمە پێشتر کردمانەتە ئاو کە ئاوێکی زۆر جوان و وازەحی هەیە. ئەمە ئەتوانی بیپاڵەویت تەنها ئاوەکەی یەک پیاڵە لەم ئاوە باش ئێمە ئێستا ڕێژەکەی کەمتر بەکاری ئێنین یەک پیاڵە لەم ئاوە ئەتوانێت بەکار بهێنێت لەگەڵ کەمێک نیشاستە بەڵام تکایە ئەمە زۆر ئاگادار بن ڕاستە و خۆ مەکەنە سەر تەباخەکانتان بە هیچ جۆرێک. ئەم نیشاستە خاوی بکەرەوە بە شێوازی حەماممائی قاپێک بکەنە سەر تەباخەکان ئاوی تێبکە وە لە شوشەیە بێ باشتر ئەگەرنا ئەتوانێت لە ئیستیلە بە بەردەوامی بیشێوێنێت هەتاوەکو کەمێک خست ئەبێتەوە بە پێی پێویستی پێستەکان ئەتوانێت بەکاری بهێنێت ئەتوانێت بۆ ئەو کەسی کە پێستی وشکە زەیتی گوێز هەندی تێبکات و ئەتوانێت زەیتی کونجی تێبکات. بۆ ئەو کەسی کە پێستی چەورە ئەتوانێت کەمێک لە دوای دروستکردنەکەی ئاوی گوڵی تێبکە بە ڕێژەیەکی کەم و لەگەڵ زەیتی لەبانە دەکرد یعنی هەم بە ئاوەکەی دروستی ئەکات وەزائیدەن بە زەیتەکەشی ئەتوانێت بەکاری بهێنێ ئیسفادێکی زۆری لێ ئەکات. ئەم کەس ئەتوانێت بە دوو جار بەکاری بێنێت یاخود ئەتوانی بڵین بە دوو شێوازیش شێوازێکیان بە شێوازی ماسکات مەساجی پێ بکە بە ڕوخساری بە ئاواستەی هێڵی چرچەکانیت یاخود هێڵەکانی ڕوخساری ئیپێکەنین بەکاری بهێنێت. دوای ئەوە نیو سەعاتێک ئەو کاتە بێ بە خەستی بەکاری بێنێت نیو سەعاتێک سێ چارێکێک تاوەکو هەست بە تنگی پێستی ئەکات ئەوە هی ئەیگرێ بۆ چرچەکانی زۆر باشە پێسڕۆن ئەکاتەوە دواتر بە ئاوێکی سارد بیشوە یاخود بە ئاوی گوڵ بیگرێت. بەڵام بۆ ئەو کەسی کە ئەوێت تا بەیانی پێوەی بێت ئەتوانێت زۆر بە تەنکی لێی بات باش. ئێمە خۆمان بە جۆری کرێمەکان هەمانە دروستیان ئەەکەین بە شێوازەکان بەڵام کۆمەڵە زەیتێکی تایبەتیان لەگەڵ تێکەڵەکەین و زائیدەن مادەی تریشان تێکەڵەکەین بەس بۆ ئەو کەسانەی کە حەزیان لێی نەبێت بچنە دەرەوە یاخود شتیتر بەکاربێنن ئەم طریقەیە ئەتوانن بەکاری بێنن طریقێکی ئاسانیشە و سودمەندیشە زۆر. من لێرەوە ڕێزێکی بەپیانم هەیە بۆ خانمان بەگشتی هەموو کات لە پاش خوای گەورە پشت بە خۆیان ببەستن ئەتوانن بە شێوازێکی زۆر باش چالاکانە بێنە ناو کۆمەڵگە بۆ شێوازی کە خۆی ویستێتی بە باشتر لەوە بێت و هیچ بربەستێک نەتوانێت بیوەستێنێت. ئومێد ئەخوازم خانمانیش هەمویان لەو بابەتە سروشتەکان زۆر باش کەڵک وەربگرن ئیسفادەیان زۆر زۆر هەیە. ئەمی من لە ئێستایا باسم کرد شتێکی زۆر کەم بوو ناتوانم بڵێم ڕوبعێکی حەقم ما بێت بە هەر یەکێک لەو شتانەی کە باسم کرد چونکە خۆمان زۆر لەوە زیاتر ئیسفادەیان لێکین بە تەواوی بابەتەکانی کە دروستیان ئەەکەین ئەوانش ئەتوانن هەر لە ماڵەکەی خۆیانە ئەو خانمانە ئیسفادێکی زۆر زۆر باش بکەن لە یا دەرمانەکان.